ئەمڕۆ پێشانگایەکی هاوبەشی پەیکەرسازانی کورد و ڕۆژهەڵاتی کوردستان لە هۆڵی ئەمنە سوورەکە کراوەتەوە کە نزیکەی 47 کە بەرهەمی 24 پەیکەرسازن نمایش کراوە. هاوکارم ڕێناز ئێستا لەوەیە. ڕێناز زانیاری زیاتر مەیاتێ. سڵاوت لێبێ ڕێناز، ئەم کاتت باش. ڕێناز سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵین ئەمڕۆ لە گەلەری ئەمنە سوورەکەین لە شاری سلێمانی پێشەنگایەکی هاوبەشی تایبەت بە بواری پەیکەرسازی لێرە نمایش کراوە. بێگومانم پێشەنگایە دوێنێ یەکەمین ڕۆژی نمایشی خۆی بووە بە ئامادەبوونی چەندین کەسایەتی دیاروە هەروەها هونەرمەندان و هونەردۆستان لێرە پێشەنگاکە کرایەوە. ماوەی چەند ڕۆژێک لێرە ئەم پێشەنگایە بەردەوامە بێت تایبەتە با هونەری پەیکەرسازی. کۆمەڵێک پەیکەرساز لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستانەوە بەشداریان کردووە. بێگومان من ئەمڕۆ قسە و باسەکەم لەبارەی ئەو پەیکەرانی کە ئەمڕۆ لێرە نمایش کراون خات و ئاسۆزجاف وەرەگرین کە یەکێکە لەو کەسانی کە بەشداری کردووە لە نێو پێشەنگا پەیکەرسازیەکەیە وەکو یەکەمین خانمیشە کە پێم وابێ لەم پێشەنگایە بەشداری کرد بێت. خات و ئاسۆز ئەر کێشی بیت ئێرە. سڵاو لێبێ ئەم کاتەوە باش. سڵاو لە ئێوە و باشتر بۆ ئێوە. زۆر سپاس. خات و ئاسۆز بەڕێستان با چەند پەیکەر ئەمڕۆ بەشداریتان کردووە لێرە؟ من تەنها بە پەیکەرێک بەشداریم کردووە، بەڵام ئەوەی کە جێشان نازی بوو بۆ من تەنهای من و یەک خاتون لە ڕۆژهەڵات بەشداریمان کردووە. زۆر باشە. و پەیکەرەی کە تۆ ئەمڕۆ لێرە نمایشی کرد بێگەر هاوکارانم یارمەتی دەرمان بن پێم وابێ ئەم پەیکەرەیە پێم خۆشە باسێکی ماتریاڵەکانیان بەرهەمەمان بۆ بکەیت. تەواوی مەتریاڵی پرۆژەکەم دارە. ئەوەی جێ خۆشحاڵی بوو بۆ من ئەمە دووهەمین ئەزمموی کارکردنم بوو لەسەر مەتریاڵی دار، بەڵام زۆر جێی دڵخۆشی بوو بۆ من چونکە باگراوەندێکی باشی هەبوو لە لای بینەران کە هاتن لەم نمایشەیە بینیان. زۆر جێی دڵخۆشی بوو بۆ من و لە هەمووی گرنگترەوەیە کە گزارشتی کارکردنی من لەو پرۆژەیەدا پارێزگاریکردنە لە ژینگە کە ئەتوانم بڵم یەکێکە لەو خاڵانەی کە ئێستا بێت زۆر گرنگی پێبین بەڕاستی. زۆر باشە. ئێوە وەکو پەیکەرسازانی کە بەشداریتان لە نێو پێشەنگاکەیە کردووە لەسەر چ بنەمایەک بەشداریتان کرد؟ هەڵسەنگاندنێکی گشتی کرابوو بۆ ئەو پەیکەرسازانی کە بەشداریان کردبوو. تەنها ئەتوانم بڵێم ئاست و کوالێتی کارکردنەکان بوو، جۆری کارکردنی مەتریاڵەکان بوو کە لیژنە قەراردرابوو لەوەی کە چ جۆرە کارێک ئێتە ناو پێشانگاکەوە و ئەبێت لە ئاست و کوالێتێکی زۆر بەرزدا بێ. خۆشبەختانە ئەتوانین بڵین نیشاندەری ئەو ڕاستێش بوو کە یەکێکە لەو پێشانگانەیە بێ بۆ مێژوو شانازی پێوە بکەین. زۆر باشە. ئەکادیمی بوون تا چەند گرنگ بوو بۆ ئەو پەیکەرسازانی کە بەشداریان لە نێو پێشەنگاکەیە کردووە؟ بە بڕوای من ئەمە بۆ خودی من ئەگەڕێتەوە. لای من گرنگ نییە تا چەندێک هونەرمەندەکە لایەنی ئەکادیمی بێ، بەڵام گرنگە تا چەند ئەتوانێت بەرهەمێکی ئەکادیمی و پڕپەبێزی هونەری پەیکەرسازی نمایش بکە. زۆرێک لە هونەرمەندانمان هەیە لە ڕۆژهەڵات، لە ڕۆژاوا، لە باشوور، لە باکوور کە ئەکادیمی نین، دەرفەتی ئەکادیمی بوونیان نەبووە کە تا ئەو پرۆسەی خوێندنە تێپەڕێنن، بەڵام یەکێکن لەوانەی کە پەیکەرسازیان گەشتۆتە قۆناغێک ئەبێ بڵین بەڕاستی هیچمان کەمتر نییە لە هونەرمەندانی دەرەوە، گەشتۆتە کوالێتێکی زۆر باش. یعنی خۆشبەختانە ئەتوانم هەموو جارێک گەشتە بڵێنمەوە کارەکان شاهیدی ئەو ڕاستیان. زۆر باشە. خات و ئاسۆز ئەم پەیکەرەی کە ئەمڕۆ لێرە نمایشت کرد ماوەی چەندێک سەرقاڵبوون و ماندووبوونی کارکردنی تۆیە؟ چەندێک سەرقاڵ بووی بەوەی کە ئەم پەیکەرە دروست کردووە؟ فەیسی دەموچاوەکە من زۆربەی زۆری بینەرەکانیش ئەو پێشنیاریانە من دایمەن هونەری واقعی بەرجەستە ئەەکەم. کاتێکیش کە جۆری واقعی بوونی خۆت ئەگۆڕیت بۆ کارێکی تریان خۆت بۆ ڕێبازێکی تری هونەری، ئەو ئاستی خۆت پیشانەیە کە ئەڵەی من تەنها لە یەک ڕێبازە نامێ کار بکەم. بۆیە کاتێکی زۆرم وێت بۆ کارکردنیش لەسەر دار بەڕاستی یەکێکە لەو هونەرانەی کە زۆر قورسە. من دیسانەوە لە فەیسی دەموچاوەکە هەر واقعی کارم کردوەوە، یعنی دوو جار بۆ من قورس بوو، چونکە کارکردن لەسەر دار وەکو ئەچێتە قاڵبی داتاشینەوە، ئەبێ بە پەیکەرتاژ نەک پەیکەرساز. من تا ئێستا وەکو پەیکەرساز ئەوەی خوێندومە بە ئەکادیمی کە کاریشم کردووە پەیکەرسازانە کارم کردووە، بەڵام لە دارەکەیە پەیکەرتاشانە بوو. یعنی دوو شێوازی کارکردنی جیاوازی هونەرە. بۆیە خۆشبەختانە ئەو کاتی کە کارم کردو دیای ڕاستە کاتێکی زۆر بوو. من فەیسی دەموچاوەکە زیاتر لە ئەتوانم بڵێم لەبری و بە دقیقی کارم تیانەکە دۆ ڕۆژی وها بۆ یەک مەلمەسێکی بچووکم کردووە. نزیکەی ساڵێکە بەس دەموچاوەکە لە بەردەستمان بۆ، بەڵام وەکو تۆتەڵی ئیشەکە بە هەفتەیەک کۆتاییم پێێنە.
زۆر باشە خات و ئاسۆز ئەوەندەی وەکو خۆت پیکەرسازێک لە بوارەکە ئەزمونت هەیە پێشنگای پیکەرسازی تا ڕادەیە کەمترە لە چاو هونەرەکانی ترە ئەو پێشنگایی کە ئەم دوو ڕۆژە بەڕێوە چوو لە ئاستی تمۆحی ئێوەیە بوو یعنی بەپێی پێویستی ئەوەی کە بیرتان لێ کردبووە توانیتان لێرە نمایش بکەن خۆشبەختانە بەڵێ لێرەوە منەمێ سوپاسی تەواوی حەوڕەنگە بکەم کاک بەختیار سعید بەڕاستی دەتوانم بڵێم ئەو ژیانەوەی کترونیە بوونەوەی تری بە هونەری پیکەرسازی بەخشی من دایمەن ئاماژەم بە شتێکاوە 2017 تا 2019 وە چرخانی هونەری پیکەرسازی بوو لە هەرێمی کوردستان و لە سلێمانی بەتایبەت چونکە کاری زۆر جیاوازکرا هونەرمەندی زۆر جیاواز بەشدار بوو بەڵام بەم پێشانگایی کاک بەختیار دەتوانم بڵێم دیسانەوە هونەرمەندانی بواری پیکەرسازی ئاش کردەوە پێکەوە ناساندنی هونەرمەندانی ئەو دوو بوو بێرە یان ئێمە بە پێچەوانەوە کە ئەتوانم بڵم زۆر لە ئاستی تمۆح و هەوڵی ئێمەیە بوو ئەگەر بکرێ زیاتریش پێ بۆنا دایمەن تۆ ئینسان هەوڵایە بۆی بە باشتر و باشترینەکان بکات لە ئێستاە بۆ ئێمە هەنگاوێکی زۆر گەورە بوو شانازی بوو. زۆر باشە دەستەکانتان خۆش بێ و هیوای سەرکەوتنی زیاتر و کاری جوانترتان بۆ خوازین زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ کوردستان بێگومان لەگەڵ تۆ بەردەوامە بین کاک بەختیار وەکو ناوەندی حەوڕەنگە قسەمان بۆ کاکە خۆیان سەرپەرشتیاری کارەکەیان لە ئەستۆ گرتووە ناوەندی حەوڕەنگە هەستاوە بەکردنەوەی ئەم پێشنگایە پێم وابێ ئەمە یەکەمین جارە پێشنگایەک تایبەت بە بواری پیکەرسازیش ئەکەنەوە ئەگەر کاک بەختیار ئەرک کێشێت و بێتە لای ئێمە سڵاو لێبێ کاک بەختیارم کاتەوە باش مەمنونم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک بەختیار پێم خۆشە بزانم چەند پیکەرساز ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە و هەروەها ئەم پێشنگایە کە ئەو پیکەرسازانە بەشداریان کردو لە چ شارێکی کوردستانەوە بەشداریان کردووە. یانزە پیکەرساز لە شاری سلێمانی بەشداری کردووە سیانزە پیکەرسازیش لە شارەکانی مەریوان سنا سەقز کرماشان بۆکانەوە بەشداریان کردووە. زۆر باشە پێم خۆشە باسێکی بیرۆکەی ئەم پێشنگایە کە تایبەتە بە بواری پیکەرسازی پێم وابێ ئەمە یەکەمین جارەکە پێشنگایەک تایبەت بە پیکەرسازی بەم شێوازە و بەم ئاستا ئەکرێتەوە. ئەتوانم بڵم ناوەندی حەوڕەنگە شانازیە کات کە ئەو بووە هۆکاری کۆکردنەوەی ئەم هونەرمەندانە بۆ خۆیان پیکەرسازەکان و هەم ئەوانەی کە هاواداری کاری هونەرین ئەڵەن بە درێژایی مێژووی شاری سلێمانی پێشنگایەکی بەم کوالیتیە بۆ پیکەرسازی نەکراوەتەوە کەواتە توانیتە دەرگایەک بکەیتەوانێت لەسەر کوالیتیکردنی کاری هونەری ئێمە چۆن توانین لە ڕێگەی کارەکانمانەوە هەنگاو بە هەنگاو ساڵ بە ساڵ کارەکەمان تۆکمەتر و دەوڵەمەندتر بکەین ئەمە ئەو دەرگایە کە ناوەندی حەوڕەنگە کردوێتیوانێک کە بڵێن ئەم کارانەی تایە ئێمە گەر سەیری جۆری کارەکان بکەین هەستەکەین لە ڕووی تەکنیکەوانێ تەکنیکێکی تایبەتی تایە کە پێشتر ئێمە نەمان بینیوە هەم لە فۆرمی جێبەجەکردنی کارەکانە هەم لە جۆری ماتریاڵەکانە ئەگەر سێرکەین لێرە ماتریاڵی جیاوازی تایە بەڵام پێشتر ئەوەی کە زۆربەی کارەکان کە لە باشوورە جێبەجێکراوە تەنها ڤایبەرگڵاس بەکارهاتەوەکو ماتریاڵ بەڵام لە پێشنگایە ئاسنی تایە داری تایە ڤایبەرگڵاسی تایە لە هەمان کاتە ئاسنیشی تایە کاتە تۆ توانیت کۆمەڵێک ماتریاڵ بێنیتە پێشەوانە کە پێشتر ئەم ماتریاڵانە ئەم فۆرمە جیاوازانە دروست نەبووە. ئەمە یەک بەراوردی لای هونەرمەندەکان بۆ خۆیان دروست کردووە بۆ نمونە کارێکی من لە پاڵکاری تویادانراوە من دێم کەم و کوڕیەکان یان خراپیەکانی کارەکەی خۆم بەراورد دەکەم بە کارەکەی تۆ لە هەمان کاتە ئەکرێ من و تۆ لە ڕاوێژی ڕۆژانەیە کە یەکترە بینینەوانێ بیر لەوە بکەینەوانە بۆ داهاتوو ئێمە پرۆژەیەک بە یەکەوە بکەین لەمان کاتە سوود وەرگرتنمان لە یەکتری بۆ جۆری کارکردن ئەمانە هەمووی بەیەکەوە دنیایەکی دروست کردووە کام پێشنگایە لە هەمان کاتە ئەکرێ لە جاتیەوەی کە لە ناو ژیانمانە لە ناو ماڵەکانمانە لە ناو ئۆفیسەکانمان لە هەموو شوێنانی کە ئێمە تیاژین لە جاتەوەی پیکەرێکی کۆپیکراوی سینی دابنین بە پیکەری هونەرمەندێکی کورد بێت ئەمانە هەموو ئەو دەرگایانن کە من خۆشحاڵ و شانازیشەکەم کام کارەمان کردووە. زۆر باشە کاک بەختیار ئەم پێشنگایە وەکو پێشبڕکەیەکە لە نێوان پیکەرسازەکانیان تەنها بۆ نمایشێکەوە ئەمە یەکەمین دەرفەتێکە بۆەوەی کە پیکەرسازەکان بتوان لێرە بەرهەمەکانی خۆیان نمایش بکەن. پێشبڕکێ نییە وەکو پێشبڕکە بەڵام پێشنگایەکە بۆ نمایشکردنی کارەکان لەمان کاتە خۆی کارەکانیش کە لێرە بمێنرێ با بڵێن بۆ فرۆشتنە هەر کەسێ هەواداری هەریە کیلۆ کارانە بێت ئەتوانێت بڵێن کارەکە بکڕێت کارەکانش هیچی کۆپی نییە هەمووی نوسخەی یەکەم واتە ئۆرجیناڵە سەبوون منە هەر لە ڕۆژی یەکەمەکە پێشنگاکە کرایەوانێ چەندانێک لە پیکەرەکان بڵێن خەڵک داوای کردو کە بڵێن لە دواتر لاخیری بڵێن پێشنگاکە بتوانن بیکڕن و بیبەنەوانێ کەواتە ئێمە توانیمانە کۆمەڵە فۆرمی زۆر تایبەت نمایشکەن کە خەڵک هەواداری بێت بتوانێت ئارزوو بکات کە بیکڕێتەوانێ.
زۆر باشە کاک بەختیار ئەم پێشنگایە دوێنێ یەکەمین ڕۆژی نمایشکردنی بوو تا چەند ڕۆژی تر بەردەوامە بێت؟ پێشنگاکە 4 ڕۆژ بەردەوامە بێت هەوڵێکمان داوە کە بڵێم پێشنگاکە بەرینە شاری هەولێر هیوادارم هاوڕێنمان لە بەڕێوەبەتی شێوەکاری لە شاری دوهۆک هەوڵیان داوە کاوەی کە بڵێن سپانسەری پرۆژەکە بکەن کە لێرەوە چێتە شاری هەولێر ئیتر ئەوەی کە لە تواناوە دەسەڵاتا بوو بێ ئەنجاممان داوە. زۆر باشە پێم وابێ بیرۆکەی ئەوەش هەیە کە ساڵێکی تر پێشنگاکە گەورەتر بکرێت و هەروەها بە شێوازێکی باشتر بکرێتەوە. کۆمەڵە بیرۆکە دروست بۆ لە بینی ئێمە وەکو ڕێخەر دواتر لەگەڵ پێکەرسازەکانی هەم شاری سلێمانی هەم ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتەوەتون بۆ نمونە ئێمە بیرمان لەوە کردوەوە سمپۆزیۆمێکی تایبەت بە پێکەرسازی بکەین لامان کاتە 2 بۆ 3 کتێبی تایبەتمان هەیە کە تایبەتە بە هونەری پێکەرسازی کە ئێمە کێشەی بەردەوام زانیاریمان هەیە لەسەر بوارە هونەرەکانی هونەری بە زمانی کوردی بۆ نمونە خوێندکارێک کە لە پەیمانگایە کە لە زانکۆیە لەوانەیە زمانێکی بابلن جیهانی نەزانێت کە بتوانێت هەموو زانیاریەکان لەسەر هونەرمەندێکی جیهانی کۆ بکاتەوە لامان کاتە لە ڕووی مێژوویەوە زۆر گرنگە خوێندکارێکە لە زانکۆ یاخود ئەوانەی کە خەریکی خوێندنی ماستەر و دکتۆران بۆ نمونە بەردەوام کێشەی زانیاریان هەیە لە ڕووی مێژووی ئایا پەیکەر لە کوردستانە ساڵەکانی دروستبوون و تاکۆ خۆناغەکانی گەشەکردن لە کەیەوە دەستی پێکردووە ئەو هونەرمەندانەی کە هۆکار بن بۆ گۆڕانکاری لە ستایلی کارکردنیانە کێ بوون. ئێمە ئەمانەمان وەکو پێویست کۆ نەکراوەوە من شانازیەکەم کە بڵم لە ساڵی داهاتوە ئێمە 2-3 کتێبمان هەیە کە هەم ڕۆ جیهانیەکەیتە هەم ڕۆ ناوخۆیەکەشیتەیە ئەمە نابێتە سەرچاوەیە کاتوانە خوێندکاران سوودی لێ ببینێ. زۆر باشە دەستەکانتان خۆش بێ و هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ خوازم. کوردستان بەردەوامە بین پێم خۆشە یەکێک لەو پەیکەرانەی ئێرە نیشانی ئێوە بم کە زۆر تایبەتە پەیکەری شاعیری گەورەی کورد پیرەمێردە کە بە شێوازێکی ئەوەندە جوان و ئەوەندە تایبەت دروست کراوە کە تا بە تەواوەتی ورد نەبیتەوە هەز ناکەی ئەمە پەیکەرێکە و دروست کراوە. منیش پێم خۆشە لەگەڵ خاوەنی ئەم پەیکەرە گفتوگۆی زیاتر بکەین ئەگەر ئەرک کێشەوە بێتە ئێرەوە. ببوورە زۆر سپاس. سپاسەکەم سڵاو لە ئێوەش وە بینەرانی خۆشەویستن. زۆر سپاس پێم خۆشە پرسیاری ئەوە لێ بکەم ئەم پەیکەرە پەیکەری شاعیری گەورەی کورد پیرەمێردە بۆچی لەناو ئەو هەموو شاعیرە بەتوانانەی کە هەمانە پیرەمێردە هەڵبژاردووە؟ یەکەم شت سڵاوی بینەرانی خۆشەویستان دەکەم و هەموو لایەنگەرانی هونەر من بۆ خۆم بۆ ئەوەی کە کەسایەتیەک دروستکەم حتمەن سرنجەیەم بزانم کێ بێت چۆن بێت ئەو کەسایەتیە هەم لە بارەیەوە کە ڕنگدانەوەی لە ناو کۆمەڵگا چۆن بوو بێت و هەمووها ڕنگدانەوەی لە ناو دەرونی خۆما چۆن بێت ئەمە یەکەم مەسەلەی ئەساسیە کە لەسەر ئەو شتەیە کە ئەتوانم کەسێک هەڵبژێرم کە دروستیکەم. پیرەمێردیش پێم وا بێ سنجێکی پرسیار نییە بۆ ئەمە کە بۆچی پیرەمێرد دروست کراوە ئەبوایە دروست بکریایە و ئەم کارەش نزیک بە 10 ساڵ لەمەوە پێش دروست کراوە کە دەرفەتێک نەبوو کە لە جێگەیەک نیشان بدرێت تا وا هەستم کرد کە باشترین شوێنی بۆ نیشاندان لە پێشانگایەک ئەتوانێت ئێرە بێت و هەر بۆ بوونەوە ئەم پەیکەرە و 3 پێکەری تریش بەشداریم کرد بۆ چەند پێکەرە لێرە ئەمیان بە سیلیکۆن دروست کراوە کە زۆرتر بۆ مۆزایی کۆمەڵناسی و خەڵکناسی و مرۆڤناسی بەکارە بریت ئەوانی تر بوستن یان پێڵەن سەردیس کە لە فایبەرگلاس دروست کراون بریتن لە مامۆسا عەبدوڵڵا پەشێ و مامۆسا هادی زیادینی و هونەرمەندی خوا لێخۆش بوو مامۆسا قالەمەڕە کە هەر لە ناو هۆڵەکان ئەوانیشان. زۆر باشە ئاماژەت بۆ کرد کە ئەم پەیکەرە گەڕێتەوە بۆ 10 ساڵ پێش ئێستا دروستت کردووە ئەو ماتریاڵانی کە بەکارتێنەوە تووشی تێکچوون بەرگەی سەرما و گەرما و ئەوانیان گرتەوە خۆی ماوەتەوە یان جارێکتر دەستکاریت کردوێتەوە؟ خێر پێکەرەکە لەو ڕۆژەوە دروستکراوە هیچ دەستی لێ نەدراوە هەروایە ئەم جۆرە پێکەرانە لە دەرەوە دانانرێت ئەمانەی کە بە فایبەرگلاس ئەکرێن بە سیلیکۆن ئەکرێن یان بە مۆم ئەکرێت ئەبێت لە جێگەیەک بێکە پارێزراوە بێت بەڵام کاتێک کە تۆ بیپارێزیت داین لە شوێنێک شتێکی لێ نایە ئەمەش هیچ دەستکارێکی نەکراوە هەروە ماوەتۆ لە درێژی ئەم 10 ساڵەوە قەتیش شتێکی لێ نایە. ئامانجی بەڕێستان لە بەشداریکردن لە پێشانگایەکی هاوبەشی لەم شێوازەیە خۆی لە چی ئەبینێتەوە؟ ئەمە من یەکەم جارە لە پێشانگایەکی پەیکەرە بەشداری ئەەکەم لە پێشانگایەکی گشتی پەیکەرە
زۆربەی پێشەنگاکانم چونکە من دەرچووی بەشی نەقاشی و یعنی وێنە کێشان و تەڕاحیم لە زانکۆی هونەرە جوانەکانی تاران زۆرتر پێشەنگا تا کەسیکانم وێنە کێشان بوو نەقاشی بوو. ئەوەی کە لێرە من ئەو دەرفەتەی پێشاتووە کە توانیومە لەگەڵ دۆستانێکا بم کە پێکەرتاشن بە دەوریە کۆبین ئەمە مهمترین شتێکە بۆ من ئەرزشمەندە چونکە وا هەستەکەم هۆنەر بووتە سەبەب کە ئینسانەکان بەیەک نزیک کاتەوە هۆنەرمەندەکان بەیەک نزیک کاتەوە بتوانین لەو نزیک بوونە بە قسەکردن بە یەکۆبوون بە ڕەخنەکردن لە یەکتر بە بینینی کاری یەکتر لە یەکتر ئیلهام بگرین قسە بکەین ئاستی کاری خۆمان بێنە سەرترەوە و هەروەها ئەو مەسئولیەتەی کە بەرامبەر بە خەڵکیش هەمانە یعنی خەڵکیش بتوانێت ئاستی ئەستێتیکی خۆی بباتە سەرترەوە ئاستی دیدباری خۆی جوانناسی خۆی باشتر گەشە پێبا لازمە کە کاری باشتر ببینێ لازمە کە فەرقی کاری باش و خراپ زۆرتر ببینێ لازمە قسەی لەگەڵ بکرێت لازمە پەیوەندی بکات لەگەڵ هونەرمەندەکەەوە یعنی جیا لە بەرهەمی هونەری بتوانێت لەگەڵ ئەو کەسێک کە خەڵقتێنەری بەرهەمەکێشە کاتێک کە تێکڵایی ئەبێت هەستێکی خۆشتر بەگشتی ئەتوانێت ئەحساس بکاپی. زۆر باشە پێم خۆشە باسێکیەوەمان بۆ بکەی کە یەکێنەوەم پێشەنگایە و ئەمە یەکەمین پێکەرە دەست پێکات و زۆر سەرنجی خەڵک ڕاکێشێ و کەسانی کە سەردانی ئەم پێشەنگایان کرد قسەی ئەوان چی بوو لەسەر ئەم پەیکەرانەی کە تۆ دروستت کرد بوو؟ بەگشتی لوتفێکی زۆریان بوو چه ئەوانەی کەوا زۆر ئەهلی هونەر نەبوون و لە حەزیان کردبوون چه ئەوانەی خۆیان کاری هونەریەکەن حەزیان کردبوو پێشانگاکە بەگشتی کارەکان و شاید بەڵام بۆچی ئەمە زۆرتە سرنجیان ڕاکێشراوە بەلای ئەم پێکەرەوە لەبەرەوە بکە زۆرتر ئەحساسەکە کە ئەمە لە خۆی ئەچێت بەڵام ئێمە زۆر مهمەکە ئەمە بە خەڵکیش بناسێنین کە پێکەرسازی فقط دروستکردنی کەسایەتی نییە کەسایەتی بەشێک لە مەسئولیەتی هونەرمەندە لەبەرەوەی کە تۆ کەسە سەبتەکەی نیشانی ئەدەی ئەی پارێزی جارێکی تر پێکەرسازی لە ئەسڵا ئەو شتێکەوە تۆ دەرونیاتی خۆت وە دنیای ئەندیشە و بیر و هزی خۆت توانی بنوێنی بە خەڵک بە کۆمەڵگاکەت بە خۆت لەواقع ئەو پەنجەرەی کەوا تۆ ئەیکەیتەوە دەرونی خۆت نیشانی دەرونی خەڵکی ئەو بەشەیە کە ئێمە پێ ئەڵێن پێکەر دروستکردن ئەتوانێت هەر شتێکیش بێت تۆ ئەتوانێت پێکەرێک دروستکەی هایپەر ڕال بێت ئەتوانێت پێکەرێک دروستکەی فۆرمالیستی بێت هەر پێکەرێک ئەتوانێت بێت بەڵام مهم ئەوەیە کە ئێمە بزانین لەکوێ ئەژین لە چ کۆمەڵگایەکین تایبەتمەندیەکانی ئەو کۆمەڵگا چییە چونکە هونەر بەگشتی بەرخاستێکی کۆمەڵگایی یعنی لە ناو بەستەرێکی کۆمەڵگاوە هونەر دەردێت ئێمە ناتوانین لە شوێنێک بڵێن ئەمە مۆدێرنە بڵێن ئەمە کاری فڵانە ئەبێت تۆ بزانیت لەکوێ ئەژیت بۆچی ئەژیت و بۆچی ئەتەوێت کارکە لەواقع ئەرکی ئینسانی هونەرمەند بەرامبەر بە دەوروبەری و بەرامبەر بە خۆی ئەتوانێت شتێک بە ناوی هونەر دروست بکات. زۆر باشە دەستەکان خۆش بێ کاک بەشیر هیوای سەرکەوتن و کاری جوانتر هەروەها ئێوەش سەرکەوتوو بن ڕێز و سڵاوم هەیە دیسانەوە بۆ بینەرانی خۆشەویست و تەواوی لایەنگەرانی هونەر. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ کوردستان هەروەکو لە دیمەنەکانە ئەیبینن بەشێکی زۆر لە پەیکەرەکانمان بۆ ئێوە گواستەوە سپاس بۆ ئەوەی کە ئەم بەشە لە لای ئێمە بوو.